نزیکەی 2 هەفتەیە لەسەر جێگا کەوتووە برینداری خۆپیشاندانەکانی چەمچەماڵە. ئەگەرچی نەشتەرگەریەکی بۆ کراوە، بەڵام تا ئێستا دۆخی تەندروستی ناجێگیرە و پێویستی بە نەشتەرگەری تر هەیە. نیگەرانە لەوەی کە سەرباریەوەی سکاڵای یاسایی لەسەر چەکدار و بەرپرسانی لقی پارتی لە سنوورەکە تۆمار کردووە، بەڵام هیچ کەس بە تۆمەتی تەقەکردن لە خۆپیشاندەران دەستگیر نەکراوە. من 14 ڕۆژە لەسەر جێگا کەوتمە 2 ڕۆژ 3 ڕۆژ ب 2 ڕۆژ لە خەسخانە بووم، ئەمەلیاتم بۆ کراوە، کەس نەبوو بێ بەلامان بۆ ئەمەلیات و شتەکە. سکاڵام کردووە لە لقی 19 و بەرپرسەکانی ئەوەی لەوێ بوونە ئەو ڕۆژە. من بریندار پێویستم بە نەشتەرگەری ترە. بە ئامانجی لێکۆڵینەوە لە زیان لێکەوتوان و قوربانیانی خۆپیشاندانەکانی ڕۆژانی ڕابردوو، ژمارەیەک پەرلەمانتاری لیژنەکانی مافی مرۆڤ و ناوخۆ و یاسایی لە پەرلەمانی کوردستان سەردانی سنووری قەزای چەمچەماڵیان کرد. بڕیار وایە بچنە تەواوی ئەو شار و شارۆچکانی خۆپیشاندانیان تێدا کراوە و دواتر راپۆرتی تایبەت ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمان بکەن و بەرپرسانی پەیوەستدار بانگەشتی پەرلەمان بکەن بۆ لێپێچینەوە لەگەڵیان. مانجمان سەردانیکردنی یەکە ئیدارەکان بە دەرەجەی یەکەم چونکەوان ئاگداری ناوەڕۆکی گرفتەکانن و دوجار راپۆرتێکی هاوبەش چونکە ئێمە لە 3 وەفد پێکاتوین کە لە ناوچە جیاجاکانی تریش با بڵین وەفدەکە ڕۆیشتۆ راپۆرتێکی هاوبەش ئامادەکەین لەسەر کوی ئەو گیر و گرفتانی لە ماوەی پێشوو ڕوویدا و دواتر ئاراستی دەستی سەرۆکایەتیەکەینەوە دەستی سەرۆکایەتی بە میکانیزمی خۆی کاری لەسەرەکە. بەتەنها لە سنووری قەزای چەمچەماڵ لە ئاکامی خۆپیشاندان و ناڕەزایەتەکانی سنوورەکە 2 هاوڵاتی بە فیشەکی هێزە چەکدارەکان جانی لەدەستدا و 11 هاوڵاتی تریش بریندار بوونە. بەرپرسانی ئەمنی سنوورەکەش دەڵێن تا ئێستا فەرمانی دەستگیرکردن بۆ هیچ کەس دەرنەچووە و چاوەڕوانی فەرمانی دادوەرن. خۆپیشاندانەکان و با بڵین دەستگیرکردنی ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەر و لەلایەن چەند هێزێکی جۆرا و جۆرەوە ئێمە وەک دەستێک لە پارێزەران ڕامانگەیان کە گروپێکمان لە پارێزەرانی خۆبەخش ئامادەین بۆ وەرگرتنی ئەو کەسانەی کە لە ناو شاری سلێمانیە بۆ کەسانی کە دەستگیر کراون بەداداچوون بۆ کەیسەکانیان بکەین و هەروە ئەو کەسانی یاخود دەستگیر کراون و ئێستا بەربوون و لە کاتی با بڵین دەستگیرکردندا ئازار دراون ئەشکەنجە دراون بە جۆرە لە جۆرەکان. ڕۆژەکانی سەرەتای ئەم مانگە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین خۆپیشاندان و ناڕەزایەتی سەری هەڵدا و دواتر بە زەبری هێز کۆتایی بە خۆپیشاندانەکان هێنرا و جگە لەوەی دایان هاوڵاتی کوژران و بریندارکران هاوکات سەدان هاوڵاتی تریش زیندانی کران. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.